هي من دملايتو بەڵێ شوان من لە بارگای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستانم دیارە کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بەیاننامەی دەکرێت لەسەر ئەو خۆپیشاندانانی ئەمڕۆ من دەمەوێت لە ئازاری خۆیانەوە و ناوەڕۆکی بەیاننامەکەەوە هەڵوێستی ڕسمی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە وتەپێشەکان ڕێبوار حەمەد میوانمە کاک ڕێبوار یارمەتیم بێتێرە کۆمەڵی ئیسلامی بە فەرمی چی لەسەر و خۆپیشاندانان دەڵێت بەناوی خی گەورە و میهرەبان وەک لە ناوەڕۆکی بەیاننامەکەشمان هەیە ئێمە پێمان وایە خۆپیشاندان مافێکی سروشتی هاوڵاتیانە بە تایبەت لەو بارودۆخەدا کە هەرێمی کوردستان کۆمەڵە قەیرانی هەیە لەناوێندا قەیرانی بێموچەیی ئەو قەیرانی کە فعلا فەرمانبەرانی ناچار کردووە لە ماوەی ڕابردوودا بێنە سەر شەقامەوە ئەو خواستی خۆیان کە خواستی داواکردنی قوتی ڕۆژانی خۆیانە داوای بکەن ئێمە پێمان وایە ئەمە داوایەکی ڕەوایە لە پاڵەوەی کە خۆپیشاندان لەگەڵ ئەوەی کە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی ئاشتیانە بکرێەوە بتوانن ینی بە طریقەی بە شێوەیەکی شارستانیانە خواستەکانی خۆیان بگەێنن و ئێمە وەکو لە ناوەڕۆکی بەیاننامەکەشمان و توێمە لەگەڵەوە نین کە خۆپیشاندانەکان بە ئاراستەی بارەگا حکوومیەکان بارەگا حزبیەکان بێ و لەگەڵەوە نین کە دامەزراوە حکوومی و حزبیەکان مەترسیان لەسەر بێەوە بە ئامانج بژیرن لە خۆپیشاندانەکان هاوکات ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڕاستی ئێمە بەرپرسیارەتی کۆنتڕۆڵکردنی ئەو واقعی کە هەیە و هەروەها گیان و سەر و ماڵی هاوڵاتیان پێمان وایە لە ئەستۆی هێزەکانی ئاسایش و پۆلیس و دەستگا پەیوەندیدارەکانە و ئەوان نەبێ بە شێوەیەکی بەرپرسانە مامەڵە بکەن هەروەکو پێمان وایە پاسەوانی بارەگە حزبیەکانیش پێویستە لە سەریان کە گیانی هاوڵاتیان بپارێزن و بەداخەوە یانی ئەوەی کە ڕوویدا جێی ئەسەفە لە قەڵاتزێ ئێمە لێرەشەوە سەرخۆشی خۆمان لە کە سوکاری شەهیدانەکەین و ومێدمان وایە خۆی پەروەردگار بە زووی شیفای بریندارەکان بدا و ومێدمان وایە لە هیچ شار و شارۆچکەیەکی کە دووبارە نەبێتەوە ئەو هاوڵاتیانی کە خۆپیشاندانیان کرد زۆربیان ئەیگەڕنەوە بۆ ئەم کۆبوونی پێنج قۆڵیانە و یەکلایەنەبوونی پرسەکە ئێوەکو حزبێک لە بۆکو حزبێک لەو پێنج حزبە هەستەکەن ینی ئەم پرسێ لایەنەکان پێیانێک لای نەکرایەوە پەرلەمان نەیتوانی بەلایەکیان بخا بۆیە خەڵک بەو شێوەی نیگەران بۆ هاتوون شەقامەکان بە تەئکید ئەوەی هەیە نەتیجێ ینی ناکرێ من قوڵی لەوەی بکەینەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزارێت دەرەنجامی هەموو ئەو واقعەیە کە هەرێمی کوردستان پێی گەیشتووە ئێمە ئەگەر بمانەوێ چارەسەری بکەین ئەبێ مامەڵە لەگەڵ خۆکارەکان بکەین بەداخەوە لە هەرێمی کوردستان پەرلەمان ئەو ناوەندە شەرعیی کە خەڵکی کوردستان متمانیان پێداوە پەرلەمان ئەو شوێنی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە چوونە سەر سندوقەکانی دەنگدان بۆیە دەنگیاندا تا پەرلەمان وێنەرایەتیان بکات تاوەی پەرلەمان کێشەکانیان بۆ چارەسەرکە ئەو کاتەی کە پەرلەمان نەیتوانی ئەو کێشەیەکلا بکاتەوە لەوە کێشەکان سەری هەڵدا دواتریش ئێمە ئەم چوار لایەنە هاوکار بووین لەوەی کە لە دەرەوەی پەرلەمانیش مامەڵەیەکی دروستمان لەگەڵ ئەو قەیرانە کرد و هاتین نۆ کۆبوونەوەی پێنج قۆڵیمان ئەنجامدا من پێم وایە مێژوو ڕەحم بە کەس ناکە ئێمە مرونەتی باشمان نوات ئێمە لە بەشێکی گەورە لە خواستەکانی خۆمان هاتینە خوارەوە ئێمە هاتین حتا لەوەی کە سەرۆک لەناو خەڵک هەڵبژێرێ مرونەتمان پێشانداوە بە باوەڕی مە زۆر چوینە پێش وە پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە لە دوهەمین کۆبوونەوەش مرونەتی نەنوان و ئەمە کۆبوونەوەکانی من ناڵم بە بنبەست گەشت و ئێستاش ئومێدم وایە کە کۆبوونەوەکان بە بنبەست نەگەشت بن ئێمە کۆبوونەوەکانمان هەڵپەسارد تا ئەوەی کە بەڕاستی لەوە زیاتر خەڵکی هەرێمی کوردستان بێ ئومێد نەبن تاوەی لەوە زیاتر هاوڵاتیانی کوردستان چاوەڕوانی کۆبوونەوەی بێ نەتیجە نەکەن سپاس ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی بەڵێ شوان ئەوەی کە بیستان وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو کە ئەوە دەرەخات کەمە هەڵوێستی فەرمی کۆمەڵی ئیسلامی کوردستانە ئیدانەی خۆپیشاندانەکانیان کرد لەوەی کاگەژوو ئاڵۆزی لێ بکەوێتەوە هەروە هەڵوێستی خۆیان لەسەر و کۆبوونەوە پێنج قۆڵانە دەربڕی کە ئەمانش هۆکارێکی ئەم ناڕەزایەتی هاوڵاتیان بۆ دەگەڕن و کە لایەنە سیاسیەکان لەسەر ئەو پرسە ڕێک نەکەوتون بەڵێ من دەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ لای تۆ.